هەر سەبارەت بە ئەو گۆڕانکاریەکە لە بەهای دینار و دۆلارە دروست بووە بە تایبەت کە ئێستا خەڵک ترسیەوەی هەیە جارێکی دیکە بەهای دینار دابەزێتەوە بگاتەوە سەر 150,000 وە لەگەڵەوەشدا کە نزیکی جژنە جگەلەوەی کە خەڵک گەشتەکە پێویستی بە دۆلارە و جگەلەوەی کە خستنە ڕووی دۆلار کەمترە بێتەوە بەهۆی پشووەکانەوە و چەند کاریگەریەکی دیکەش لەگەڵەوەیە کە بۆمان باسکردن پەسەندکردنی بودجە هەموو ئەمانە کاریگەری هەبووە لەسەر بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار. گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز عەبدوڕەحمان شێخلی پسپۆڕی دارایی لە بەختاوە چەقتر دەکەمەوە بە تایبەت لەسەر هۆکارەکانی ناجێگیری بەهای دۆلار لەم چەند ڕۆژەیە. سڵاوت لێبێت ئەم کاتت باش بەڕێز عەبدوڕەحمان. پێم خۆش یەکسەر لەوە دەست پێ بکەم. ئەم هۆکاری ناجێگیریە چییە لە بەهای دۆلارە لەم چەند ڕۆژەی دواییە؟ خەڵک ترسیان هەبێ لەوەی کە بەهای دۆلار زیاتر بەرز بێتەوە و بگاتەوە 150,000 دینار لە بەرامبەر دینارە؟ سەرەتا زۆر سوپاس لە تۆ و لە بینەرانی ئازیزی کەناڵەکەتان. بێگومان ئەم پرسە پەیوەندی بە شێوەی دیکە بڵێم ئەو هەڵبەست و دابەزێکەوە ئێستا هەیە ئەمە شتێکی ئاساییە بە تایبەتی دوای پەسەندکرانی بودجە و خشتە ئەمە شتێکی ئاساییە و لەوانەیە بە شێوەیەکی گشتی لە وڵات شتێکی زانراوە بەڵام بە تایبەتی لەم چەند ڕۆژە و بەهۆی وەرزی حەجەوە هاوکات زەژنیش بێگومان نزیک بۆتەوە ئەمە بۆتە هۆی بەرزبوونەوەی بەهای دینار بورم بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار بێگومان ئەمەش پەیوەندی بۆ هێکەوە ئەمە شتێکی کاتیە لەوانەیە لە چەند ڕۆژی ئایندەدا بێگومان بە تایبەتی دوای کۆتایی هاتنی جەژن و هاوکات گەڕانەوەی حەجاجان بێگومان هەموو ئەم دۆخە ئاسایی دەبێتەوە. باشە. ئۆکۆزین کە لە ماوەی ساڵ و نیوی ڕابردووە بانکی ناوەندی پارێزگارەکەی گۆڕدرا ئەم پارێزگارەکە هات بەهای فەرمی دۆلاری دابەزان و چەند پاکێج و ڕێنمایشی دەرکرد بەڵام و کۆی بینین هێشتا بەهای دۆلار 15,000 زۆر جار زیاتریشی فەرقە لە چاوبازارە و بەرزترە لەو بەها فەرمی کە بۆی دیاریکراوە. هیچی وایەکەیە بۆی کە بەهاکەی نزیک بێتەوە لە 132,000 دینار لەو بەهای کە بە فەرمی بۆی دانراوە؟ نقطة. نعم صحيح. نعم. أعتقد أنه باورم وایە ئێستا نرخی بەهای دینار بێگومان زیاتر دادەبزێت خۆتان زانە ئێستا 132,000 دینارە بەڵام ئەم پرسە بێگومان پێویستی بە قۆناغ بە قۆناغ و هەنگاو بە هەنگاو هەیە کەوا بتواندرێت بۆ ئەم ئاستە دابەزێت ناتوانین چاوەڕێ ئەوە بینکەوە بە شێوەیەکی ڕاستە و خۆیان لە خێرا ئەمە پێویستی بە هەماهەنگێکی باش هەیە لە نێوان هەموو بانکەکان بە تایبەتی بانکەکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانش بە هەمان شێوە ئەمەش پێویستی بۆیە کە نرخێکی زۆری دۆلار بڕێکی زۆر لە بازار بێ بۆ ئەوەی بتوانرێت بەهای دۆلار دابەزێنرێت ئەو ئاسێکەوە ئێستا ئێمە پێویستمان پێ و بانکی ناوەندی ئاماژەداوە بێگومان هەندێک کێشەمان هەیە کاتێک سەیری ڕابردوش دەکەین بۆمان ڕوون دەبێتەوە کەوە ئەم کێشانە کاتێک لە نێوان وەزارەتی گەنجینەی ئەمریکا و هاوکات وەزارەتی بانکی ناوەندی عێراق ئەمە هەموو پەیوەندیان پێکدری هەیە ئەو کێشانەی کەوا لە نێوانیان هەبوو ئەمەش بوونەتە هۆی ئەوەی کەوا ئەم نرخە لەم ئاستە بمێنێتەوە هاوکات چەندین بانکیش هەبووە لەم کێشەیەدا کەوا پابندی پێوەرە نێودوڵەتیەکان نەبوو بە تایبەتی سندوقی نەختێنەی نێودوڵەتی و هاوکات بە هەمان شێوە بانکەکانی ئەمریکا ئەم کێشانە هەیە کاتێک سەیری سزاکان دەکەین کەوا بەسەر کۆمەڵێک بانکدا سەپێنرا بوو ئەمە بە شێوەیەک بوو کەوا متمانە نەبوو بەو بازارێکەوە هەیە لە ئێستا لە سەرجەم جیهان و عێراقدا بە تایبەتی بۆیە ئەمەش ببووە هۆی ئەوەی کەوە بانکی ناوەندی ئەمریکا و هاوکات وەزارەتی گەنجینە ئەم بانکانە بلۆک فات و متمانەیان پێ نەوێت بۆیە باوەڕم وایە جارێکی دیکە بەهای دینار بەرز دەبێتەوە بەرامبەر بە دۆلار. باشە
بانکی ناوەندی لەگەڵەوەی کە بڕیاری یاوەم ساڵ دەستبەرداری خستنە ڕووی دۆلار بێت و پرۆسەکە بە بانکە تایبەتەکان بسپێرێ. ئێوە پێتان وایە کە ئەمە سەرکەوتووە بێت؟ بەڵێ بێگومان سیرکە بەڕێز بۆ نمونە کاتێک باسی بەکارهێنانی دۆلار دەکەین لەلایەن بانکەوە کەوا لەسەر کارتی ئەلکترۆنیشەوە بێگومان هەیە ئەمە هەموو ئەم جۆرە مامەڵەکردن لەسەر POS-ە ئەمەش دەبێتە هۆیەوەکەوە بەهای دۆلار دابەزێنرێت و بەهای دینار بەرز بێتەوە بەرامبەر بە دۆلار. بۆیە ئەمە ئەگەر بێت و پابندی ئەمە نەبێت ئێستا ئەوەی دیارەکەوە جیهان بە شێوەیەکی گشتی پابندی ئەو سیستەمە نابێت. بەڵام حکوومەتی عێراق ئێستا دۆخەکە لە عێراق جیاوازترە، ڕێکارەکان جیاوازترن و پێویستە هەموو وەزارەتەکان و هەموو دامەزراوە حکوومیەکان هەماهەنگی کار بن لەگەڵ حکوومەت بۆ ئەوەی زیاتر بتوانن کردیت کارت بەکار بهێنن، کارتی بانکی بەکار بهێنن بۆ ئەوەی بتوانرێت ئاسانتر بێت ئەم جۆرەوە. لە لایەکی دیکەشەوە پرسی تەوتین لە هەرێمی کوردستان ئەمەش دۆخێکە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا. باوەڕم وایە ئەم تەوتینە بێگومان بووەتە هۆی ئەوەی کەوا دۆخەکە زیاتر حەسم ببێ لە نێوان هەموو لایەنەکان بە شێوەیەکی گشتی. باشە بەڕێز عەبدوڕەحمان، ئەو چاکسازی و ڕێکارانەی کە حکوومەت گرتوێتیە بەر لە سیستەمی بانکیە هیچ کاریگەریەکی هەبووە؟ بەڵێ بێگومان ئەم جۆرە ڕێکارانە کاریگەری خۆیان هەبووە، کاریگەری هەیە چونکە ئەم ڕێکارانە ڕێکاری سەخت بوون و پێویستیشە بێگومان هەموو لایەک پابندی ئەم ڕێکارانە بن. بەلانی کەمەوە بۆ کاتێکی دیاریکرا و دەکرێت خۆ پابند بکرێت هەموو لایەنەکان بۆ ئەوی بازار سەقامگیر بکرێت. ئێستا ئەوەی ئێمە دەیبینێت لە ڕووی ئابووری عێراقیەوە بە شێوەیەکی گستی زیاتر لە 165 زیاتر لە 195 لەسەر نەوتە. ئەمە بێگومان کاریگەری بەسەر ئابووریەوە هەیە هاوکات لە هەرێمی کوردستانش بە هەمان شێوە ئەم پرسە بەردەوام. بۆیە کاتێک هەناردەکردنەوەی نەوت ڕاوەستاوە لەن بۆ دەرەوە لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوە ئەمەش کاریگەری بەسەر شەقامی هەرێمی کوردستانەوە هەیە. هەر ئەمەش بووەتە هۆی چەندین کێشە لە نێوان هەردوو لا چونکە ئێستا کاتێک سەیری دۆخەکە دەکەین ئەوەی دەزانین ئێستا ڕێکەوتنێک هەیە لە نێوان هەردوو لا لەبارەی ڕادستکردنەوەی پارەی نەوت و هاوکات دانانی نەوت. ئەمەش لە ڕێگەی سۆمەوە دەکرێت. ئەمە بەڕێژەیەکی ئاسایی بێگومان دەتوانین ئاسایی بوونەوەکەیە و حکوومەتیش دەتوانێت ئەمە بە شێوەی باشتر بەکاربێنێت. باشە بە پەسەندکردنی ئەو خشتانەی ناو بودجە کاریگەری دروستە بێت لەسەر بەهای دینار یاخودنەوە؟ ملحقة نعم. بەڵێ نعم والله يا سيدي الفاضل يعني بەڵێ بەڕێز من بەبووچنی من کەسێکی پسپۆرم لەم بارەیەوە ئەوەی کەوا من دەیبینم باوەڕم وایە بێگومان زیادڕۆیەک هەیە لەم بارەیەوە هاوکات کەم کورتی هەیە لە چۆنیەتی خەرجکردنی بودجە. ئەگەر بێت و سێر بکەین چەندی تریلیۆن دینار کە لە بودجەی عێراقەوە هەیە ئەگەر نەفەقاتەکانیش بەجیا هەژمار بکەین هەموو ئەمانە دیارەکەوە زیادڕۆیەک هەیە. ئەمە بێگومان سەختە چارەسەر بکرێت. بەڵام ئەو خشتەیەکەوە لە بودجەدا ئاماژەی پێدراوە تا ئێستا لە عێراق ئەمە تاقی نەکراوەتەوە. ئەمە یەکەم جارە واتە یەکەم جارە هەموو ئەو شایستانە دانراون کە لە مێژووی عێراقدا نییە. من وەکو کەسێکی پسپۆر لەو بارەیەوە باوەڕم وایەکەوە ئەمە پێویستە لە پاکێجێکی هاوبەشدا بێ، بە تایبەتی لە پرۆژەکانی وەبەرهێنان هەموو دەبێت یەک پاکێج بێ، واتە پارێزگای بەسترە بێ، دیوانە بێ، یاخود هەر پارێزگایکی دیکە بێ. پێویستە هەموو وەبەرهێنانەکان لە ڕووی پاکێجەوە لایەن حکوومەتی ناوەندەوە نەخشەکەی بۆ بکرێت، چونکە ئەمانە پرۆژەی زۆر گەورە ناکرێت
ئێمە بێت بۆ نمونە لە سەماوە کۆمپانیایەک بکەوە کارگەیەک بکەوە بە هەمان شتێکی دیکە بکەیت یاخود پرۆژێک لە کورد بکەیت بچیت لە شوێنێکی دیکە بە هەمان شێو بکەیت بۆیە تۆ دەبێت جوگرافیا لە بەرچاو خۆت بگریت هاوکات هێزی کار لە بەرچاو بگیرێت بۆی بتوانێت کارێکی باشتر بکرێت لەبارەی هەموو پرۆژەکانی وەبەرهێنان لەبارەی پرۆژەشەوە بێگومان چەندین پرۆژەی گەورەی و بەرهێنان هەیە لە بودجەدا ئەمانە هەمویان پێویستیان بۆیە پرێپارێکی زۆریان بۆ ترخان بەڕێز عەبدوڕەحمان شەقلی پسپۆری دارایی لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆیەوە سپاس بۆ ڕوونکردنەوانەتە.